دیارە ئێمە تقریبان نزیکی هەفتەیەکە بە بەردەوامی لە هەوڵان و دوجار دوێنێ موافقی کۆتاییمان وەرگرتووە ئینشاڵڵا هەفتەی داهاتوو جۆزەکانی تەناحی سیروان و لە ڕێی سانەی کارەبای سیروان و بە شێوازی تیمواتە چەندین تیم لە سانەی کارەبای خۆمان دروستەکەین چکە ئەوان شارەزاترن بە ناحەی سیروان و گوندەکانی دەوروبەری ئینشاڵڵا دەسەکەین بە دانانی جۆزەکان لە سەرەتا ناو ناحیە و دواتریش گوندەکان. دیارە جۆزەکە 16 ئەمپێریەوە وەرگرتنی پارە هەر بە سەعاتە واتە بە شێوازی یەکە تەنیا ئەوانەیە هاوڵاتی ناتوانێت لە 16 سەعات زیاتر لە 16 ئەمپێر زیاتر کارەبا ڕاکێشێ بەڵام شێوازی خوێندنەوەکە هەروەک جاران و بەپێی سەعاتەکەی واتە لەو 16 ئەمپێرەش چەندێ سەرفکە هەر ئەوەنە نەک ئەوەی کە هەڵە حاڵی بوونیەکەیە دیارە کە خەڵک بە بەردەوامی و بە سابتی پارەی ئەم 16 ئەمپێرەی لێ وەرەگرێ شتیوان نییە. شێوازی دانانی جۆزەکان کڕینی ماوەدەکەی زایدەن دانانەکەی ماوەدەکەی و ئێمە بۆمان ساغ بۆتەوە و بە کتابی ڕەسمی کۆمپانیاش نامانە 9400 دینارە واتە ئەگەر دانانەکەشی نزیکی 30,000 دینارێکدا بنرێت لە 12500 ناتیا پەڕ ناکەن ئینشاڵڵا.